وتارێک بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە بە ناونیشانی ڕێپێوانێکی لێبڕاوانە لە پێناو ڕزگاریدا. ئەمڕۆ هەینی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەیە. هاتنی ئەم ڕۆژە لە هەموو هاوڕێیانی حیزبی و سەرجەم هۆگرانی ئامانج و ئارمانەکانی کۆمەڵە پیرۆزبایی دەکەین. ڕێزدەگرین لە یادی ئازیزی گیانبەختکردوانی کۆمەڵە و ڕێز و پێزانینی خۆمان ئاراستەی بنەماڵە سەربەرز و خۆڕاگرەکانیان دەکەین. کۆمەڵە کە لە ئێستادا 46مین ساڵی دەستپێکی چالاکی ئاشکرایی جێژن دەکرین، 55 ساڵ لەمەوبەر لە پاییزی ساڵی 1348دا و لە جەرگەی بارودۆخێکی کۆمەڵایەتی ڕوو لە ئاڵوگۆڕی کۆمەلگای ئێراندا لەلایەن ژمارەیەک خەباتکاری شۆڕشگێڕەوە کە زۆربیان لە زانکۆکانی ئێران دەیان خوێند دامەزرا. کۆمەڵە لە بارودۆخێکدا پێک هات کە داڕمانی نظامی فێۆداڵی و زاڵبوونی نظامی سەرمایەداری لە ماوەی 10 ساڵدا پێک هاتەی کۆمەڵایەتی شار و گوندەکانی ئێرانی بە خێرایی گۆڕی. ملیۆنان کەس لەو خۆشنشین و زەحمەتکێشانەی کە سەحمێکیان لە ڕیفۆرمی ئەرزی شانەبربوو لەگەڵ ملیۆنان هەژار کە توانایی دانی قیستی ئەو زەوینانیان نەبوو کە دەبوو بیدەنە ئەربابەکانی پێشوو ڕوویان کردە شارەکان و بە هیوای دیتنەوەی کار و بەهرەمەندبوون لە ئیمکاناتی شاری لە پەراوێزی شارەکان و حەڵەبی ئاوا و مەجبور ئاواکاندا نیشتەجێ بوون. ئەم جۆرە ئەوان بوونە هێزی کاری هەرزانی بۆنگاکانی سەرمایەدارینێ. پەرەسەندنی ئەم چینە کۆمەڵایەتیە و چڕبوونەوەی لە شارەکاندا سیمای سیاسی کۆمەلگاشی گۆڕی. هەموو پرسە کۆمەڵایەتیەکان کەوتبوونە ژێر کاریگەری ئەم ئاڵوگۆڕەوە. ناتەبایی نوێ سەریان هەڵدا. خەڵکی هەژاری پەراوێزی شارەکان خوازیاری سەرپەنای گونجاو و خزمەتگوزاری سەرەتایی شاری بوون. کێشمەکێشی کرێکاران لە کارگاکان، کارخانەکان و ناوەندەکانی کار لەگەڵ خاوەنانی دەسەڵات و سەروەت لە سەرەتاییترین مافەکانیان و بەهرەمەندبوون لە پێداویستەکانی ژیانێکی شیاوی ئینسان بە پانتایی هەموو ئێران لە ئارادا بوو. وەها بارودۆخێک پێویستی با وەڵامێکی شایستە بوو. هەستە سەرەتاییەکانی کۆمەڵە پێک هاتوو لە ڕووناکبیرانی شۆڕشگێر کە سوسیالیزمی زانستی و ئاگایی مارکسیستیان کرد بووە ڕێنمای چالاکیەکانی خۆیان و لەگەڵ خەباتی کرێکاران و زەحمەتکێشان هاودڵیان هەبوو هەوڵیاندا تا بە خۆڕێخستن لە ناو ڕێکخراوێکی سیاسیدا بارە تەقای توانایی خۆیان وەڵامی پێداویستیەکانی خەباتی ئەو قۆناغە بدەنەوە. هەڵوێستی چالاکانی کۆمەڵە هەر لە سەرەتاوە گرێدراوی ژیان و خەباتی کرێکاران و توێژە هەژارەکانی کۆمەلگا بوو. کەم نەبوون ئەو چالاکانی کۆمەڵە کە کاروانەکانی کرێکارانی کوردستانیان تا کانەکانی سمنان و دامغان تا باراندازەکانی بەندەرعەباس، ئەحواز و ئابادان، کرمان و ڕەفسەنجان تا تاران و ئیسفەهان هاوڕێتی دەکرد و شان بەشانیان کاریان دەکرد و لە ناویاندا توێی وشیاریان دەچاند. ئەوانیان لەگەڵ ڕیشەکانی دەرد و ڕەنج و نەهامەتیەکانی دنیای سەرمایەداری و ڕێگاکانی ڕزگاربوون لە چنگ ڕەنج و ستەم و چەوسانەوە ئاشنا دەکرد. مانگرتن و خەباتیان ڕێکدەخست و ڕێبەریان دەکرد. بەوەها پێشینەیەک لە 9 ساڵ چالاکی لە سەردەمی دەسەڵاتدارێتی ڕەژیمی پەهلەوی بووکە کۆمەڵە پێی نایە ناو قۆناغی شۆڕشگێڕانەی ساڵی 57ەوە. کادر و چالاکانی ڕیزەکانی کۆمەڵە بە خێرایی لە ناو زەحمەتکێشان و خەڵکی ئازادی خوازدا بوون بە کەسایەتی ناسراو و پێشڕە و جێگەی متمانەی جەماوەری ڕاپەڕی و بوون بە ڕێبەری خەباتی جەماوەری لە هەموو شار و ناوچەکانی کوردستان. ڕۆژی 23 ڕێبەندانی ساڵی 1357 هاوڕێ محەممەد حسەین کەریمی لا دامەزرێنەرانی کۆمەڵە لە حاڵێکدا کە ڕاپەڕینی خەڵکی سەقزی دژ بە ناوەندە سەرکردگەرەکانی ڕژیمی شا ڕێبەری دەکرد لەلایەن چەکدارانی ڕژیمی شاوە تەقەی لێکراو لە 26 ڕێبەنداندا بەدڵێکی پڕ لە خۆشەویستی بۆ ڕزگاری کرێکاران و زەحمەتکێشان گیانی بەخت کرد. هەر لەو ڕۆژەدا کۆمەڵە دەستپێکی چالاکی ئاشکرای خۆی ڕاگەیاند. لە ماوەیەکی کورددا هەزاران کەس لە کرێکاران و زەحمەتکێشان و خەباتکارانی شۆڕشگێر بە ڕیزەکانی کۆمەڵەوە پەیوەست بوون.
ڕێبەرانی کۆمەڵا بوون بە هەوێنی بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی مەزن لە سەر تاسەری پارێزگا کوردنشینەکانی ڕۆژاوای ئێران. ناوبانگی سەرهەڵدانی بزوتنەوەیەکی سۆسیالیستی لە کوردستان سنوورەکانی ئەم ناوچەی تێپەڕاند و ژمارەیەکی زۆر لە هەڵسوراوانی کۆمونیست لە سەر تاسەری ئێرانەوە ڕوویان کردە ڕیزەکانی ئەم ڕێکخراوە. ڕێبەران و چالاکانی کۆمەڵا بۆ جەماوەری کرێکار و زەحمەتکێش کەسایەتیەکی نەناسراو نەبوون، بەڵکو هەمان یارانی دێرینی ئەوان، خەباتکارانی خۆراگری ناو زیندانەکانی ڕژیمی شا، هەڵسوراوان و تێکۆشەرانی بزوتنەوەی کرێکاران و جوتیاران، ڕێبەرانی خاوەن نفوزی جەماوەری بەرینی خەڵکو و ڕێبەرانی سەردەمی ڕاپەڕین و شۆڕشی ئەوان بوون. کۆمەڵە پاش ڕووخانی ڕژیمی شا لە 22 ڕێبەندانی ساڵی 1357 ڕێخستنی خەباتی گشتی و جەماوەری، ڕێبەری مقاومەت و خۆراگری لە بەرامبەر هێرشی دژە شۆڕشی کۆماری ئیسلامی، خۆراگری لە بەرامبەر کۆنەپەرستانی خۆجەیی، دیفاع لە بەرژەوەندی کرێکاران و زەحمەتکێشان و ژنانی ستەم لێکراوی کۆمەلگای کردە ئەولەویەتی کار و چالاکیەکانی خۆی. ئەوەی کە لە دوای ڕاپەڕینی 22 ڕێبەندانی 1357 چارەنووسی ئەم ڕێکخراوەی بە چارەنووسی ملیۆنان ئینسانی ستەم لێکرا و تینووی ڕزگاریەوە گرێدا، خۆراگری کۆمەڵە لە بەرامبەر دوژمنانی ڕەنگا و ڕەنگی کرێکاران و زەحمەتکێشاندا بوو. دیفاع لە جوتیاران لە بەرامبەر خاوەن مڵک و دەرەبەگەکان، دیفاع لە زەحمەتکێشانی گوندەکان لە بەرامبەر داگیرکردنی زەویەکان، دیفاع لە ژنان لە بەرامبەر کۆنەپەرستی زاڵ و کولتور و سنەتی پۆرتوکاوی پیاوسالاری، دیفاع لە کرێکاران لە بەرامبەر سرمایه‌داران، دیفاع لە چەکدارمانەوەی خەڵک و هەوڵ بۆ چەکدارکردنی زەحمەتکێشان، پێکهێنانی جەمعیەتە دموکراتیکەکان، پێکهێنانی شۆڕای شاری سنە کە بەڕەسمی بوونی خۆی بەسەر دەوڵەتی کاتیدا سەپاند، پێکهێنانی شوڕای گەڕەکەکان واتە بنکە، پێکهێنانی یەکێتی جوتیاران، شوڕاکانی ژنان و خوێندکاران لە زۆمرەی بوارەکانی چالاکی کۆمەڵا لەم دەورێدا. ڕێخستنی حرەکەتێکی گەورەی وەک کۆچی مێژووی خەڵکی شاری مەریوان و ڕێخستنی باقی خۆپیشاندان و ڕێپەوانەکانی دیکە کە سمبولی بەشداریکردنی ڕاستەو خۆی خەڵک لە خەباتی سیاسیدا بوون، بووە هۆی ئەوەی کە کۆمەڵە بتوانێت پاشهێرشی نظامی ڕژیمی ئیسلامیش ببێتە ئاڵا هەڵگری خۆراگری و جەماوەری و چەکدارانەی خەڵکی کوردستان بەرامبەر بە پەلاماری هێزی داگیرکەر و سەرکوتگەری کۆماری ئیسلامی. هێرشی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتوو بۆ سەر کوردستان بە زەبری خۆراگری فداکارانەی خەڵک و هێزەکانی پێشمەرگە تێکشکێنرا. پاش ئازادکردنی شارەکان لە خەزڵوەری 1358دا ڕژیم بە چۆک داهاتوو ڕیاکارانە دەستی دایە و توێشکردن. لێبڕاوی و کارزانی کۆمەڵە لە توێشکردن لەگەڵ ڕژیم لە پێناو پاراستنی بەرژەوەندی بزوتنەوە و بەرژەوەندی کرێکاران و زەحمەتکێشان و پەرەپێدانی دموکراسی، ڕێخستنی هەرچی بەرینتری چالاکی و شیار دەرانە لە ماوەی 2 لەشکەرکێشی ڕژیم بۆ سەر کوردستان بۆ جارێکی دیکە توانایی کۆمەڵەی لە هێنانە مەیدانی جەماوەر و لە ڕێبەریکردنی خەباتی شۆڕشگەڕانەی خەڵکی کوردستان بەڕوونی نیشاندا. ئەمڕۆ کۆمەڵە بە هەموو تواناوە هەوڵ دەدات کە پرسی بزوتنەوە و خۆراگری شۆڕشگەڕانەی خەڵکی کوردستان لەگەڵ خەباتی ڕزگاری بەخشی چینی کرێکار و خەڵکی هاوچارەنووسی ستەم لێکراوە بێبەش لە ئاستی سەرتاسەریدا بەیەکەوە گرێ بدات. بێگومان کۆمەڵە وەک ڕێکخراوێکی کۆمۆنیستی هاوڕێ و هاوشان لەگەڵ خەباتی جەماوەری چەوساوە و مافوازی کوردستان ئەم ڕێگایە تا کۆتایی و تا گەیشتن بە دوا ڕۆژی سەرکەوتن سەربەرزانە درێژە پێدەدات.